یا کورد کنکشن ji dengê Amerîka li Washington. Kurd Connection li ser tevaya platformên dengê Amerîka û li ser satelayta NRT jî tê weşandin. Niha demijmêr heştî spêdeya roja sêşemûyê. Slavên min dexîlê şemo. لای منیشەوە هێرۆ زەنگەنە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا چەند بابەتی گرنگ دەبینن لەوانە دانیشتنی کۆنگرێسی ئەمریکا لیژنەیەکی کۆنگرێس بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکەی کە لە 6/1/2021 کرایە سەر کۆنگرێس شەڕی ئۆکرانیا و هەروەها هەڵوێستی ئەمریکا و کۆریای باشوور لەسەر ئێران. و چما پرۆژەیە خوێندنگەها کورد ستی یە لە بەری 8 ساڵان لە باژارە سلێمانی نەهاتیە بەداوی ئینان و خۆرتەکێ کوردی 22 ساڵی دەبە ملیۆنێر ئەمێ ژێ بپرسن بچە و چاوە. لێکۆڵینەوە لە هێرشەکەی 6 مانگی 1 ساڵی 2021 بۆ سەر کۆنگرێسی ئەمریکا ڕۆژی دووشەمە دەستی پێکردەوە لە کاتێکدا لێکۆڵەرانی کۆنگرێس لێکۆڵینەوە لەوە دەکەن گوایە سەرۆکی پێشووی ئەمریکا دانەڵد ترامپ بە شێوەیەکی نادروست ئیدعاکانی ساختەکاری لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020دا گەورە کردوێتەوە سەرڕای ئەوەی کە لەلایەن ڕاوێژکارە هەرە نزیکەکانیەوە هۆشداری پێدراوە. ئەمەش دووهەم دانیشتنە لە کۆی 7 دانیشتنی کۆنگرێس لێکۆڵەران دەڵێن لە 6 مانگی 1 هەڵبژاردننی ساڵی 2020دا سەرۆکی ئەو کاتە سوور بوو لەسەر ڕاگەاندنی سەرکەوتن سەرباری ئەوەی ڕاوێژکارە باڵاکانی هەڵمەتەکانی بێجگە لە ڕوودی جولیانی پارێزەری هەڵمەتەکانی کە گەواهیدەران دەڵێن ئەو شەوە سەرخۆش بوو پێیان گوتبوو ئەو کارە نەکات. وەزیری دادی ئەو کاتە بێڵبار کە باڵاترین کاربەدەستی یاسایی ئەمریکا بوو گەواهیدا کە ترامپ بۆ چەند هەفتەیەک پاش هەڵبژاردنەکە هەر بەردەوام بوو لەسەر ئیدعا نادروستەکانی تەنانەت پاش ئەوەش کە ڕوون بوویەوە دۆڕاوە. کاربەدەستانی هەڵبژاردن لە 3 ویلایەتی سەرەکی و پارێزەرێکی هەڵبژاردننی کۆمارەکانیش گوتیان هەوڵەکانی دواتری هەڵمەتی ترامپ بۆ سەلماندنی ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا بێبنەما بوون. دانیشتنەکە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمەش بەردەوام دەبێت. و کۆمیتە ئەنجومەنی نوێنەرین کۆنگرسا ئەمریکی دوشەمێ جێڤینا لێکۆڵینێ لەسەر عێریشا پشتەوانین سەرۆکیبەرێ دۆنالد ترامپ بڕێڤە بر کو لەسەر تەلەڤیزیۆنان هاتە نیشاندن دە لێکۆڵینێدا ژمارەکە کەسێ نێزیکی ترامپ ناڤاواندا کە چاوی بخوا ئیڤانکا ئەدعاین وی کو فند و فێل دە هەڵبژاردنین سەرۆکاتیا 2020دا بوونە ڕەتکردن. لیژنەیەکی کۆنگرێسی ئەمریکا کە لێکۆڵینەوە لە هێرشەکەی 6 مانگی ساڵی 2021 دەکات بۆ سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا لە ڕۆژی دووشەمەدا پرۆسەیەکی گەواهیدانی بەڕێوەبرد بۆ گوێگرتن لە قسەکانی بەڕێوەبەری هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ بەرپرسانی پێشووی ئەتلانتا و فیلادەلفیا کە ئەوەش دووهەم دانیشتنی گشتی لیژنەیەکی هەڵبژاردراوی ئەنجومەنی نوێنەرانە لە مانگدا دوای دانیشتێکی گەورەیان شەوی پێنجشەممە کە نیشانی دەدات هاوپەیمانە نزیکەکانی ترامپ تەنانەت کچەکەشی ئیڤانکا ئیدعا دروستەکانیان سەبارەت بە ساختەکردن لە دەنگدانەکە ڕەت کردبووە. دۆنالد ترامپ هەڵبژاردننی سەرۆکاتی ساڵی 2020 لەدەستدا خەڵکی ئەمریکا دەنجیاندا بۆ لابردنی لەو پۆستە. ئەوە بەهۆی سیستمێکی ساختەوە نەبوو بەهۆی فرت و فێڵی دەنگدەرانەوە نەبوو. دانیشتنەکەی ڕۆژی دووشەممە دووەم دانیشتن بوو لە 6 دانیشتنی چاوەڕوان کراودا لەسەر قسەکانی سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ لە مەرشکستهێنانی بەرامبەر جۆ بایدنی دیموکرات لە هەڵبژاردنەکانی مانگی 11 2020دا بە هەڵبەستنی تۆمەتی بێبنەما کە گوایە ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا کرابوو. ئێمە ئەمە دەبینەوە ئەوەی مای بایەغدانی منە ئێمە لە ئێستادا بردومانەتەوە. ویلیام ستیپن دەبوایە لە پەناڵی یەکەمی شایەت حاڵەکان بوایە کە وەک بەڕێوبەری هەڵمەتی هەڵبژاردنەکانی ترامپ بۆ ساڵی 2020 کاری کردبوو دوای ئەوەی لە ساڵی 2017 تا 2018 وەک بەڕێوبەری کاروباری سیاسی ترامپ لە کۆشتی سپی کاری دەکرد بەڵام ڕۆژی دووشەممە نەیتوانی ئامادەی گەواهیدانەکە بێت و هەرچەندێکە لە ڕێی ڤیددیۆیەکی تۆمارکراودا گەواهیدا. گەواهیدانی شایەت حاڵەکان وا دەری دەخات کە سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ هەموو هەوڵێکی دەدا لەو هەڵبژاردنە شکست نەهێنێت.
ئێوارەتان باش من دەمەوێت خەڵکی ئەمریکا ئاگادار بکەمەوە لە نوێترین هەوڵەکانی خۆمان بۆ پاراستنی بێگردی هەڵبژاردننی ئێجگار گرنگی 2020دا ئەگەر دەنگە یاسایەکان بژمێردرێت ئەوە من بە ئاسانی دەیپەمەوە ئەگەر دەنگە نایاسایەکان بژمێرن ئەوە دەتوانن هەوڵ بدەن هەڵبژاردنمان لێ بچن. هەروەها لە گەواهیدانی پەناڵی یەکەمدا کریستی والبوو سەرنووسەری سیاسی پێشووی فاکس نیوز کە کەوتە بەررەخنەی ترەمپ و لایەنگرانی دوای ئەوەی میزی سیاسی فاکس نیوز یەکەمین کەس بوون لە مانگی 11 2020دا ڕایانگەیاند ویلایەتی ئەریزۆنا دەنگیان بە بایدن داوە. فاکس نیوز ڕەتی کردوتەوە کە ڕۆیشتنی ستیروالد لە دەستگاکەی بە هیچ جۆرێک پەیوەندی بەو مەسلەیەوە هەبوو بێت. بە هەمان شێوە لە جۆرجیا بە ژمارەیەکی زۆری ئێجگار زۆری دەنگەکان بردوومەتەوە. لە شەوی هەڵبژاردن لە جۆرجیا من بە زیاتر لە نزیکەی 300,000 دەنگم بردبووەوە بەڵام بۆیان کەمتر کردمەوە. جێ بەبیرهێنانەوەی ویلایەتەکانی جۆرجیا و پەنسیلڤانیا لە ویلایەتەکان بوون کە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016دا پشگیریان لە ترامپ کردبوو بەڵام لە ساڵی 2020دا دەنگیان بە بایدندا. ئەوانیش جێگەی سەرنجی ئەو قسە بێبنەمایانە بوون کە گوایە ساختەکاریان لە هەڵبژاردنەکاندا کردبوو. خەڵکی ئەم گەلە هاتنە دەنگ ئەوان سەرکەوتنێکی ئاشکرایان بۆ دەستەبەرکردین سەرکەوتنێکی قایلکەر سەرکەوتنێک بۆ ئێمەی گەل زۆرترین دەنگمان بردەوە کە تا ئێستا بە سەرۆکێک درابێت. یاریدەرێکی لیژنەکە وتی دانیشتنەکە هەروەها گەواهیدانی تۆمارکراوی بۆ زیاتر لە 1000 گەواهیدان و چاوپێکەوتنیش لە خۆ دەگرێت کە لە ماوەی لێکۆڵینەوەی نزیکەی ساڵێکی درێژخایەنی نۆ ئەندامی لیژنەی هەڵبژێردراوی دیموکراتەکان لە ڕووداوەکانی پێش و لە کاتی هێرشکردنە سەر کۆنگرس ئەنجام دراون. دەچینە لای ڕۆژنامەوانی دەنگی ئەمریکا بەڵێن ساڵح بۆ دوایین زانیاری لەسەر دانیشتنی لیژنەی لێکۆڵینەوەکانی لەسەر ڕووداوەکانی شەشیەکی ساڵی 2021. بەڵێن سڵاو لێبێت بەو پرسیارە دەست پێ بکەم ئایا ئەرکی ئەم لیژنەی لێکۆڵینەوانە هەر تەنها تایبەتە بە لێدوانەکانی ترامپەوە کە دەیگوت لە هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ساڵی 2020دا فێڵ و تەڵەکە کراوە؟ سڵاو هێرۆ ئەلبەتە هەر بە تەنها لێکۆڵینەوەکان لەسەر ئەوە نییە بەڵکو بەشێکی گرنگی لێکۆڵینەوەکان لەسەر ئەو هێرشەیە کە ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021 کرایە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا لە ئەنگرانی ترامپ وەکو لە بیرمانە هێرشیان کردە سەر باڵەخانەی کۆنگرێس لە کاتێکا کە لە سیناتی ئەمریکادا جیاکردنەوەی دەنگەکانی ئەلکترۆل کۆلج بەڕێوە دەچوو. ئەو هێرشە هەر تەنها ئەوە نەبوو بڵێ بکرێتە سەر دیموکراتەکان کە هەڵبژاردنیان بردبووەوە بەڵکو تەنانەت داوای لە سێدارەدانی مایک پێنس جێگری سەرۆکی ئەو کاتەی ئەمریکاشکان دەکرد لەبەرەوەی دانی نابوو بە ڕەوایی هەڵبژاردنەکاندا. هەڵبەتە وەکو چاودێر وەکو میدیای ئەمریکاش زۆر جار لێرە ئاماژەی پێدەکەن دەشێت راپۆرتی کۆتایی ئەم لیژنەی لێکۆڵینەوەی کۆنگرێس دەواازە لەسەر ژمارە لێکۆڵینەوەی تر بکاتەوە بۆ نمونە لەوانە ئەو پارانەی کە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی دانڵد ترامپ وەرگیراون یا کۆکراونەتەوە لێکۆڵینەوە بکرێت لەسەر چۆنێتی خەرجکردنیان لێکۆڵینەوە بکرێت بۆ نمونە لەسەر خراپ بەکارهێنانی دەسەڵات لە ماوەی 4 ساڵی سەرۆکایەتەکەی ترامپدا و زۆر بابەتی تریش لە پەیوەندی بە بەڕێبەرایەتەکەی ترامپەوە. باشە بەڵێن کۆماریەکان چەندێک لەگەڵ ئەم لێکۆڵینەوەیدان ئایا هاوڕایی هەیە؟ ناتوانین بڵین هاوڕاییەکی گشتی هەیە کە بڵین بەشێکی زۆری کۆماریەکان بەڵام لەناو کۆماریەکانیشدا دەنگی ناڕزایی هەیە بەرامبەر بە لێدوانەکانی ترامپ بە تایبەتی لەو ڕوانگەیەوە کە دەڵێن ئەو جۆرە لێدوانانەی ئاماژە بەوە دەکا کە فێڵوتەڵەکە لە هەڵبژاردنەکەی ساڵی 2020دا کراوە زیانێکی گەورە لە پرۆسەی دیموکراتی لە ناو ئەمریکادا دەدا بە هەمان شێوە زیانیش لە ناوبانگی ئەمریکا دەدا. وەزیری پێشووی داد لە سەروەختی بەڕێبەرایەتەکەی دانڵد ترامپدا ینی بۆ خۆی دەڵێ هەرگیز لەگەڵەوەدا نییە کە تیۆری پیلانجێڕان هەبوو بێ لەو هەڵبژاردنەدا. ئەڵبەتە ئەمە ڕێک پێچەوانەی لێدوانەکانی دانڵد ترامپە بێ لەوە هەروەکو لە راپۆرتەکەشدا بینیمان ئێڤانکا ترامپ کچی سەرۆک ترامپ ئەویش دەڵێ هاوڕایە لەگەڵ ڕوانینەکەی وەزیری پێشووی داددا کە ئەمە ڕێک پێچەوانەی لێدوانەکانی باوچێتی.
بەڵێ بەڵێن با بچینە سەر بابەتێکی تر بەڵام هەر لە پەیوەندی بە کۆماری و دیموکراتەکانەوە وەک باس دەکرێت پرۆژەیەکی هاوبەش هەیە بۆ کۆنتترۆلکردنی چەک زانیاری زیاتر لەسەر ئەمە چییە؟ بەڵێ وایە ڕۆژی یەکشەمە پرۆژەیەکی هاوبەشی دە ئەندامی کۆماری و دە ئەندامی دیموکرات لە کۆنگرێزدا خراە ڕوو و پرۆژەکە نێردراویشە بۆ کۆشکی سپی وەکو پێداچوونەوەی پیادا بکرێت بەڵام ئەوەی کە جێی سەرنجە سەرۆک بایدن ینی لە ڕاگەیەندراوێکدا ئاماژە بەوە دەکات دەڵێ ئەمە هەنگاوێکی دروستە بە ئاراستەیەکی دروستدا بەڵام هێشتا ئەو شتانەی تیادا نییە کە پێویستن بکرێن. کۆشکی سپیش ڕۆژی دووشەمە ینی ئاماژەی بەوە کرد کە سەرۆک خۆشحاڵە بەم هەنگاوە وەکو ئاماژەم پێکردیانی بەنگاوێکی ئەرێنی ناودێری دەکات و پێویستی بەوەیە کە لە کۆنگرێزدا چندێ بکرێت بە زوویی پەسەند بکرێت و ئەو پرۆژەیە بخرێتە سەرمێزی سەرۆکی ئەمریکا تا مۆری بکات و بخرێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێن ساڵح سپاس بۆ تۆ. ڕێبەری پرانیا دیموکراتی جیباتە سیناتۆری ئەمریکی جەک شومەر سۆزدان و دێ کریارên lezgîn dest pê bike ji bo rîforman di yasayên silametiya çekan da piştî ragihandina çarçoveyê bersiva her du partiyan ji bo kuştinên bikom li mehaborî li Amerîka. Sînator Schumer got jî çarçove serkeftinek berçava lê sunûrdara ji bo nehaştina tundûtîjiyan ji encamên çekan baştirkirina ewlehiya xwendingehan û bernameyên tenduristiya derûnî. Wî got jî cara yekeme di demek dirêj da encûmenê sînatoran qanûnek pesend dike ji bo parastina jiyana xelkê. Şiddeta çekan kêm bike û herwesa civakên me ewle bike. Ew bersiva qanûnê ne li gora daxwazên Serokê Amerîkî Joe Biden û gelek dîmokratan jî lê Sînator Schumer dibêje pêngavek baş e. Li gora wê jî lêkolîn li ser raburdûyê çekan dikirin yên ji 20 saliyê kêmtir berdest bin û herwesa bergumanên kuştina deh kesên reş di bazarekî Buffalo'da 19 xwendkar û 2 mamosta li Texasê 18 salî bûn. Li gora rêkeftinê xercî dê li wîlayatan ji wîlayatan re berdest be ji bo ku çek ji wan kesan bê wergirtin gumana reftarî tund heye. û herwesa jî bernamên tundkirina silametiya xwendingehan jî wê pere ji wan re bê xerckirin. بەڕێوەبەرایەتی خوێندنی ئۆهایۆ ڕەنگە لە وەرزی خوێندن لەم پاییزەوە دەست بکات بە چەکدارکردنی فەرمانبەرەکان بەپێی ئەو یاسایی کە ڕۆژی دووشەمە لەلایەن فەرمانڕەوا کۆمارەکەی ویلایەتەکە مایک دیواین مۆرکراوە. بەپێی ئەو یاسایە دەبێت فەرمانبەرەکان بۆ 24 کاتژمێر ڕاهێنانیان پێ بگرێت بەر لەوەی بتوانن چەک هەڵگرن و ساڵانەش 8 کاتژمێر ڕاهێنان ئەنجام بدەن. پێویستە بەرنامەی ڕاهێنانەکەش لەلایەن نێوەندی سەلامەتی خوێندنگاکانی ئۆهایۆ پەسەند بکرێت و دیواین ڕایگەیاند فەرمان دەدات بە نێوەندەکە داوای بەلایەنی کەم 8 کاتژمێر تا 24 کاتژمێر ڕاهێنان بکات و خوێندنگاکانیش خۆیان دەتوانن داوای ڕاهێنانی زیاتر بکەن ئەگەر بخوازن. ویلایەتەکەش نزیکەی 28 کارمەند بۆ ئەو نێوەندە زیاد دەکات و کارەکانیان تایبەت دەبێت بە بابەتی دانانی ڕاهێنان بەپێی ئەو یاسا نوێیە. فەرمانڕەوای ویلایەتەکە دەڵێت نزیکەی 1 ملیار و 200 میلیۆن دلار بۆ ئەو خوێندنگایانی ئۆهایۆ تەرخان کراوە تا مامەڵە لەگەڵ گرفتە دەرونیەکان و گرفتەکانی تردا بکەن. تەڤیک و شەڕی لە ئوکراینیا کەتیە مەها چاری ژی لێ هونەرمەندên xwecihî dest bi xebata xwe ya dest ji xebata xwe ya hunerî bernadin ji bo ku gelek Okran ji bo gelek Okraniyan jî huner di dema şer de amûrek xwedîhêza û alîkariyê ji mirovan re dike li ser xwe bimînin û behreya xwe ji dest nedin. ڤیتاڵی ڕەپێڵت ئەو هونەرمەندەیە کە لە شوقەتەنگەکەی لە شاری لفیفی ئۆکرانیا خەریکی بەرهەمهێنانی ڕۆمانێکی گرافیکیە. ڕەپێڵت پێی وایە هونەرچەکێکە و ئەو دەیەوێت شوێن پێی گرافیک دیزاینەری دڵخوازی خۆی نیل خاسفیچ کە هونەرمەندی چەکداری سوپای ئوکرانیا بووە و لە ساڵی 1952 کۆچی دوایی کردووە بگرێتەوە. Історія повторюється і повторюється. مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. خەباتی ڕزگاری خوازی ساڵانی 45 ئێستاش دووبارە ڕوودەداتەوە. لە ڕۆژی سێمی داگیرکاریەکەدا بیرم لە زۆر شت کردەوە. بیرم هاتەوە کە چیم. من جارێکی تر بە پرۆسەی
خۆناسینەوەدا تێپەڕیم و لە ئەنجامیشدا ئەم بەرهەمانە هاتنە ئاراوە. پۆستەرەکانی ڕەپێڵد بە شێوەی جیاواز و بە تەوەری سەربازی چاپ کراون و بە یارمەتی لیانا مێتسکۆ بەڕێوەبەری سەنتەری هونەری شارەوانی لەفیف لە سەرانسەری جیهاندا بڵاوکرانەوە. پۆستەرەکان هەندێک جار لەگەڵ یارمەتیە مرۆیەکان و هەندێک جاریش لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە لڤیڤەوە زیاتر گەشتەکان دەنێردرێتە دەرەوە بۆ شارەکانی دیکە. لە کاتێکدا بەشێک لە ناوەندی هونەری شارەکە هێشتا لە ژێر نۆژانکردنەوەدایە، بەشێکی زۆریشی لەلایەن منداڵان و خێزانەکانیانەوە بەکاردێ، ئەوانەی کە لە ترسی هێرشە سەربازیەکان هەڵهاتوون. ئەو شتە جوانانە کە منداڵان وەک ڕێگەیەک بۆ چارەسەرکردن دژی ئەو خراپکاریە کە لە ژیانیان داڕوو دەدا دروستی دەکەن زۆر بەهێزە. ڤانێسا برانسۆن بەڕێوەبەری کاری هونەری کە خەڵکی بریتانیایە دوای سەردانی بوچا و هۆستۆمێل گەیشتوەتە شاری لفیف. ئەو دامەزرێنەری کۆمەڵەی هونەری مەراکەش بێنەڵە و خۆشکی ڕێچار برانسۆنی ملیاردرە و هەڵدەدا شتێکی دیکە لەم جەنگەدا ببینێتەوە، سەرەتایەکی نوێ بۆ گەشەسەندنی کارێکی نوێ لە نێوان وێرانەکاندا. ئەم لەشکرکێشیە زۆر سەرنجی لەسەر وێرانکردنی مۆزەخانە و کڵێسەکانە، سەرنجی لەسەر هەر شتێکی کەلتوریە کەوا لە ئۆکرانیەکانی بکات، هەست بە ئۆکرانی بوون بکەن نەوەک رووسی بوون. لەلایەکەوە ئەم هێزە وێرانکەرە دەبینیت کە هاتۆتە ژوورەوە و دەیەوێت هەموو شتێک لەناو ببات و لەلایەکی ترەوە وەک جۆرێک لە بەرگری تۆ خەڵقێکت هەیە کە داهێنان دەکەن و بەرهەم دەخڵقێنن. ئەمانە پارچەی موشکێکی ڕووسین کە بەر لفیف کەوتووە. خۆبەخش و هونەرمەندان پاشماوەی موشەکەکانیان بۆ یەک کردووە و خستوێتیانە مەزادەوە بۆ ئەوەی پارە بۆ پێداویستیەکانی سوپای ئوکرانیا کۆبکەنەوە. بەخشە دارایەکان لە یەکەم ڕۆژ و هەفتەکانی جەنگدا بە خێرایی بۆمان دەهات. لە ئێستەشدا دەبێت داهێنەر بین بۆ ئەوەی بزانین چۆن هەموو ڕۆژێک پارەی زیاتر کۆ بکەینەوە. یەکێک لە بیرۆکەکان بۆ کۆکردنەوەی پارە ڕەسمکردنی وێنەی سێنت جۆرجی پیرۆز بوو لەسەر پاشماوی موشکێکی ڕووسی. ئەمە تەنها هەندێک پارچەی ئاسنی تێکچوونیە، دەزانن ئەمە موشکێکی دەستدرێژی کارە. بەڕاستی دەستلێدانی ترسناک بوو. من ویستم بیرۆکەیەک بخڵقێنم بۆ ئەوەی هەموو ئەو خراپکاریە داپۆشم. فرۆکەیەکی جەنگی جەتی خۆمانم بە ناوی مێگ 29 لەسەر نەخشاند کە ئەو تەلە دڕکاویانەی کە بەسی ڕەنگی ڕووسی نەخشاندبووم دەدڕێنێت. لە کاتێکدا ئەم هونەرمەندانە لە هەوڵی زیند و ڕاگررتنی کولتوری ئۆکرانیان لە ڕێگای هونەرەکەیانەوە، هاوکاتێژ وەزارەتی ڕۆشنبیری ئۆکرانیا ڕایگەیاندووە کە هێزەکانی رووسیا زیاتر لە 30 مۆزەخانە و 116 شوێنەواری کۆن و زیاتر لە 130 کڵێسایان یان وێران کردووە یان زیانیان پێگەیاندووە. لە کاتێکدا ڕێگەگرتن لە هەناردەکردنی دانەوێڵەی ئەمبارکراو لە ئۆکرانیا قەیرانی خۆراکی لە جیهاندا دروست کردووە، بربەسەکان تا دێت زیاتر دەبن بۆ نادیا ئیڤانۆڤای جوتیارێکی ئۆکرانی کە 76 کارکەریشی هەیە و بەرهەمەکانی بۆ جیهان ڕەوان دەکات، بەڵام کارگەی پاککردنەوەی بەرهەمەکانی بەهۆی بردومانەکانی رووسیاوە وێران بووە. نادیا ئیڤانۆڤا دڤیا بوو کۆ دە دەمەکە نزیکدا پالەیە چاندنیە خۆ بکرا، لێ حتا نەها لێ زەڤیە خۆیە باشوورە ئوکراینایە وێ تەنێ گولەیەن بۆمبەیان بەرهەفکردنە. بەریە هەر تشتی نە پێکانە ئەم گەلم بەفرۆشن و پەرە ji بۆ çêkirina kargeha veranbûyî nîne ya duyemîn jî taybetmendin ku dikarin vê ava bikin ne li herema Miyekolavan û em nêzî eniya şerin ji ber vê yekî kes nayê. لەشکرên رووسی زەڤیە وەیە 4000 هکتار لە نزیکی باژارۆکê مایکۆلایڤ بۆمبەباران کرد دەما ku wan hewl dida di adarê de ber bi bakur ve pêş ve biçin. Amûrên wê yên çandiniyê ji kar ketine. Me embara genim çêkir, bi tevahî teqiya bû. Me çêkirên mezin vek ku divêt kirin, niha em tiştên din yên vek camên şikestî çê dikin. Min pêwîstî bi hefteyekî din heye ku binêrim ka ez dikarim wê dîsa bixebitînim yan na. Di dema aştiyê de berhema zeviyê wê salê zêdetirî 12,000 ton bû ku ji bo bazara navxwayî û ji bo hinardekirina Ewropa, Efrîqa û Çînê dihate şandin. Îro embarên wê 2000 ton genimê demsala borî hene ku kesek wan nabe. Ez bawerim dê zirarên me yên mezin hebin, berî her tiştî ev windakirina kapasiteya çandiniyê ye. Ya duyemîn jî ev windakirina dirave ji ber ku hinardekirin tune û cihekî ku dexil were hinardekirin û firotin tune ye.
ji ber vê yekê ev ê siber rojê bi rastî bandorê li her tiştî bike. Bi ser vê yekê de lêçûna kîmawî û dermanan jî zêde dibe. Sûtemenî sêqat buha bûye û piraniya karkerên Ivanova li ser çandiniyê berdewam in û pereyên xwedistînin. Nizanim dê Rûsî çawa rê li me bigirin ku em di siberojê de kar bikin, lê ez hîvî dikim ku her tişt di zûtirîn dem de baştir bibe, ji ber ku cotkar bi rastî li bendenê ku karê xwe bikin. Ivanova bi her awayî berdewam dike, lê berhevnekirina çandiniyê metirsiya pêketina agir çê dike. Metirsiyeke ku bi şer re hîn zêde dibe. Salih Demîcer, Dengê Amerîka. Gelo agahiyên dawiyên şerê lê Ozlam yasak. Ozlam dem baş çi peyam li cem te hene li ser şerên dawî li wê herêmê? Em dikarin bêjin ku ji îro serî sibê vir ve çavê hemî cîhanê li ser şer û pevçûnên sergirtina bajarê Sîvîrodonetskiya li herêma Donetskiya li rojhilata Ukrayna yê ji ber ku hêzên Rûsî doh êvarê sê pirên serekê ku bajar bi derve ve girê dida bi tevahî hilweşandin û dorpêça xwe tûntir kirin. Bajarvanê şaredarê bajêr vê serî sibê diyar kir ku Rûsan ji sedî heftê kontrola bajar bi dest xistine û li bajar zêdetirî 500 sivîl asêmane lê hêzên Ukraynî berîvaniya xwe didomînin di şert û mercên dijwar da. Belê Ozlam dizanin serokê Ukraynî Zelenskî hema rojane peyamekî dida. Gelo di peyamê xwe dawî da ew çi dibêje? Belê serokê Ukrayna Volodymyr Zelenskî jî di peyama xwe ya rojane ya do şev de ser şerê li Sîvîrodonetsk sekinî û li Donbasê bi herêma Donbasê bi tevahî sekinî bi rastî Zelenskî destnîşan kir ku şerekî pir dijwar diqewime û ev şerê hovane ya Rûsan evê di dîroka Ewropa'da yek ji şerên herî dijwar hovane û binpêkirî were qeyd kirin. Her wiha Zelenskî ji welatên Rojavayî daxwaza xwe ya alîkariya leşkerî û çekên pêşketî jî dubare kir. Belê başa Ozlam ser dawî ew li ser astê nifneteweyî bertekên dawî li ser mesela şerê Ukrayn çi ne? Belê dexil bi rastî de asta navnetêvî de gelek bertekene lê ku ev ê derdikevin pêş em dixwazin ez dikarim wisa bêjim parve bikim Papa Francis di hevpêvînek ku îro da hat weşandin hêzên Rusya bi rengekî pir tund ji ber kiryarên wê yê li Ukrayna rexne kir û got ku hêzên Rûsî bêrehm û bêpîvan bi rengekî hovane tev digerin û bi çarenivîsa welatekî dilêzin. Her wiha Papa Francis got ku rewş ne spiye û ne jî reşe bi tevahî û dibe ku bi hin şêwazan ev şer were provokasyon kirin. Her wiha Papa Francis ji çekdarên Ukraynî jî bi rengekî pîroz kir ji ber berxwedana wê ya wan ya wêrekî. Ozlam yasak ji navendê rûçeyên Dengê Amerîka bi me rebû gelekî spas. Gelek spas dexil. بەڵێ وەزیری دەرەوەی ئەمریکا و هاوشانە کۆریای باشوورەکەشی باسییان لە ئێران کردووە پاش ئەم ناوبڕا زانیاری زیاترتان لەو بارەیەوە دەدەینە. دەنگê ئەمریکا Cavkaniyeka pêbaweriya nûçew agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya Dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
وەزیرێ دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن و هەفتای خۆی کوریایە باشوور ji Îranê xwestin ku vegera diyalog û diplomasiyetê li ser rêketina navokî. Blinken got biryara Îranê ye ka eger vegera danûstandinan yan ne. Wî got jî piraniya karê ji nûvejandina wê peymana navokî hatiye encamdan. Lê em dibînin Îran berdewam di hewla daya ku hewla dixwaze mijarên dervey rêketinê bîne holê ku cihê wan di danûstandina denîne. Banga Blinken ya li wezareta derve bi wezîrê dervê Kuryaya Başûr re dayî piştî ragihandina serokê çavdêriya atomiya Netewên Êgirtî bû dema gotî ku Îranê dest bi rakirina 27 kamîreyên çavdêriyê kirine ji navendên navokî li seranserî welatî û her wesa jî piştî ku rêveberên Ajansa Cîhaniya Hêza Atomî Tehran şermezar kirî ji ber agahiyên nebawerpêkirî ku dide li ser mesela kerestên navokî yên xwe di welatî de. وەزارەتی دەرەوەی چین پشتڕاستی کردەوە کە سەرۆکوەزیرانی ئوسترالیا ئانتنی ئەلبانسن سوپاسنامەیەکی بۆ سەرۆکوەزیرانی چین لی کیانگ ناردووە لە وەڵامی پەیامی پیرۆزبایەکەیدا. پاش سەرکەوتنەکانی ئەلبانیز لە هەڵبژاردنەکاندا لی نامەیەکی پیرۆزبایی بۆ نارد هەندێک لەم هەنگاوەی چین بە هەوڵێک بۆ نۆژەنکردنەوەی پەیوەندی نێوان چین و ئوسترالیا دەبینن. ئەلبانیش لە وەڵامدا داوا لە چین دەکات نیاز باشی نیشان بدات بە هەڵگرتنی زنجیرەیەک کۆتوبەندی بازرگانی فەرمی و نافەرمی کە لەم چەند ساڵانی دواییدا خراونەتە سەر هەناردەکانی ئوسترالیا لە ناویاندا بەرهەمەکانی خەلووز، شەراب، جۆ، گۆشت و ماسی. سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ئۆرسۆلا ڤۆندەرلین ڕۆژی دووشەمە ژمارەیەک کۆبوونەوەی لەگەڵ سیاسەتمەدارە ئیسرائیلەکاندا ئەنجامدا لە کاتێکدا یەکێتی ئەوروپا بەردەوامە لەسەر هەوڵەکان بۆ دۆزینەوەی سەرچاوەیەکی نوێی وزە هاوکاتی بەردەوامی داگیرکاری رووسیا لە ئۆکرانیا. ئەو لە ئورشەلیم قودس لەگەڵ وەزیری دەرەوە یائیر لاپیر کۆبەوە پێش ئەوەی لەگەڵ وەزیری وزە کارین ئێلهارا کۆببێتەوە لەو کاتەوەی لە مانگی دووی ئەم ساڵەوە شەڕ لە ئۆکرانیا دەستی پێکردووە یەکێتی ئەوروپا چەندین سزای دارایی خستۆتە سەر رووسیا و هەوڵ دەدات پشتبەستن بە وزەی ئەو وڵاتە بگۆڕێت. یەکێتەکە نزیکەی لە سەدا 40 گازی سروشتی و لە سەدا 25 نەود لە رووسیاوە وەردەگرێت. لە ئێستادا هیوادارە ئیسرائیل بتوانێت ئەو بۆشاییەی وزەی ئەوروپا پڕ بکاتەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئیسرائیل ئاستی هەناردەی گازی زیاتر کردووە. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامین لەسەر بەرنامەکەمان. لە ناوچەی قوڕەتووی سنووری نێوان عێراق و ئێران 625 مین و بۆمب و گولە تۆپی سەردەمی شەڕی نێوان ئێران و عێراق لەلایەن دەستگای مینی هەرێمی کوردستانەوە تەقێنراونەتەوە. تەقانەوەی 625 بۆمب و گولە تۆپ و مینی چێنراوە لەلایەن تیمەکانی تەقانەوەی مینی هەرێمی کوردستان. بۆمبەکان هی سەردەمی شەڕی نێوان ئێران و عێراقن و لە ناوچە سنووریەکانی هەرێم و بە دیاریکراوی لە ناوچەی قۆرەتووی نێوان ئێران و عێراق چێنراون. بۆیە کە ژمارە دەڵێن مینێک لە ناو دەبردرێ پارچەیەکی نەتەقاوە لە ناو دەبدرێت کەواتە کارەساتێک چارەسەرکرا، ڕووداوێکی دڵتەزێن چارەسەرکرا. بۆیە ئەمڕۆ خۆشبەختانە لە پرۆسەیەکی سەرکەوتوو لە نزیک ناحیەی قۆرەتوو لە سنووری ناحیە قۆرەتوو ئەم چاڵاکیە ئەنجام دەدەین و چارەسەری ئەو پارچە نەتەقاوانە دەکەین کە بریتین لە پاشماوەی جەنگی سەردەمی ئەو مینانەی کە حکوومەتی عێراقی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەیچاند لە هەرێمی کوردستان
بەهۆی بۆمب و مینی چێنراوی سەردەمی ڕژێمی بەعسەوە تا ئێستا سەدان هاوڵاتی کوژراون و کەمەندان بوون. لە گەرمیان 970 قوربانیمانەیە، ئەو 970 قوربانیە بە 250 شەیدە. هەرچەندە لە دوای ساڵی 1991ەوە تیمەکانی هەڵگرتنەوەی مین سەرقاڵی پاکردنەوەی ناوچە سنووریەکانن لە مینی چێنراو. بەڵام هێشتا ناوچەیەکی فراوانی مین ڕێژکراو ماوە و پاک نەکراوەتەوە. ئێستا لە هەرێمی کوردستان 255 کیلۆمەتری چوارگۆشە ماوە کە بە مین و پاشماوەی جەنگی پیس بێت. تیمەکانی هەڵگرتنەوەی مین لە هەرێم بەردەوام لە ناوچە سنووریەکان سەرقاڵی کۆکردنەوەی بۆمب و مینن. ناوبەناو سەرجەم بۆمبە هەڵگیراوەکان دەتەقێننەوە و لە ناوی دەبن. دڵشادنوەر، دەنگی ئەمریکا، ناوچەی قۆرەتوو. و لە گۆڕە راپۆرتان ئارتێشا تورکیە 4 بنگەهێن نو یەن سەربازی لێ دەڤەرا نهێلێ و سەرگەلێژی لە قەزا ئامێدیە دانینە ڕاستیە وان راپۆرتان چنە بەمە ڕاپە ئەمیری دەنگی ئەمریکاش دۆکە سەلام باڵای سەلام دەم باش ئەرێ ئەو چە دەنگ و باسن و ئارتێشا تورکیا بنگەهێن و لە وەردانینە. بله افدامي واجی باش نوکه امیل بنارا چیای متینا دناورا قضا آمدیه و کومالگاه ها دیره لپوشیلا دزیدا پشتا گند گوهرزه و برچی که اف چیای الپشمه سلسله متینیه اپراسیون مها چار دا شرین هر دجوار و بمب باران کنه هر دجوار لأوی چیای های بون خلک گندی بحثاویه کرد که تنل وی چیای تویف وان چند روژن اپراسیون دا حتی هفته موشکان الاوی چیای دانه چونکه هر وکی اول بیجن که بارگاهی که سرکی یه پارتیا کارگری کردستان پکه که الاوی چیای پشتی اپراسیون و دم پشتی بری 2 هفتیا آنکو همشین بیجن اول 10 روژه 5 بنگهنی حتی 2-4 بون لایروکه داوی زانیاری که گشتی اما بوینه 5 بنگه سر آمدیه که پروژه که گلک مازن هبو که ریکک حکومت هریما کردستان توی دا بطناف برواریا آنکوش آمدیه بو برواریا نها 2 بنگهن سرکی یه لشکر ترکی دانان سر آمدیه او پروژه جی تاکید او دهه راوستاندن اگر ها تو دست پیجی بکتنش برویه که آلوزی لویر پیدا بونه سلام بلیوه بنگه که دی دانایا ورخله جی هر اف سلسله چیایه و کانی زرگه جی و دیسا سر سیته جی اف هر پیج بنگه وی سلسله چیای متینانه اول پشت مدیار کتن سلام او دبیجن يعني دیاره کوچتوان بنگه هاده يعني چند لشکرین عن زریپوشن چه دبیجن چه تدایا بله هر وکی خلک دوره کو دیسان هند هزن پیشمرگه جی آنکو یه زیروانی جی نیزی که وان بنگه هانه اواجی بنگه کلوه داره هنه او بجن لشکر دانای نویرش بلی لشکر توفانه اینای نو چکه گران و دیسان جی بردوام بری از بهمت لایفه جی دا فروکین به فروکوان الهنداف سریمتان نو چون آنکو الوی چیای او چیای سلسله متینای بردوام تات نو چون اف بنگهت نی داناین اوش بلی وانن کاک دخیلیت کو لینکی و یل کوراجاری داناین اوه مگوتی کو بری 2 هفتیا اف بنگه یتنی خاطی ندانان اوه جی بویا جه هنده کو کنترول همی دوره براسی یا کپتیت لپت ارتشا ترکیه دا و خلک دوره حوالاتی دوره تایبت اوه جیان آوانت نافچیای دا نافراز و بیستانا دا نوکه هاتی نچارچو وکرن نشن بچنن نافراز و بیستان خوشی نشن ترشو توان خوشی ببند جراندنه تنت بن جاده دا انکو افرخه چید بو رخه چیای گارای وان شن هند بزاده بکن بلکن رخه متینی هاتو چون آوان هاتو نوینه تو هنده گلک زحمه سلام افا نشانه که کو او دیلور بمینن یعنی نشانه که کو عن نیازا اپراسیونه که هیا که داخل دیاره هر جه ارتشا ترکیه چویت از باورم تهبونا مجبوری دیاره کوچی جه وانگرد او گلک زحمت وی جه جاره کادی بردن تایبت اف جهن استراتیجی لشکرینه کو کنترل همی دورا آمدیه حتی شلادزه حتی گلیه بالنده دکتن لای دی کنترل منطقه نهیله و یا بروار یا حمیت کتن اجبرویه که گلک آب زحمته چونکه بومم
ما میناکێتین نۆتۆ پێنجدا چەندین بنگهێتوان هاتینەکانی ماسێ هاتینە باتیفال ڕەخێزاخ و دیسان هەر سیریە خو کۆمەلگەها سیریە و نێزیکی مەیە بنگهێتوان هەناڤەش نۆتۆ پێنجی وەرە بنگهێتوان ڕۆژ بۆ ڕۆژێ پێش دێخن و چەکێن گرانتی نەوێرێ بەلکو نیەتاوان ئەونینەک و زیب زیژ وان جەها بچن. سلام باڵای پەیامنێری دەنگی ئەمریکا لە دۆکێ بە مەڕە بۆ ڕاستەخۆ گەلک سوپاس. گەلک سوپاس بۆ ئەژی دەم باش. پرۆژەی قوتابخانەی کورسیتی لە سلێمانی هێشتا جێبەجێ نەکراوە لەو پرۆژەی نیشتە جێبوونەدا کە نزیکەی 6,000 خێزان دەژین و ناچارن منداڵەکانیان بچنە شوێنێکی دوورتر بۆ قوتابخانە کە نزیکترین قوتابخانە لێەوە پێویست دەکات بەسەر شەقامێکی سەرەکیدا منداڵەکان بپەڕێنەوە. ئەمەی دەیبینن پرۆژەی تەواو نەکراوی 27 پۆلی کورسیە لە ناو پرۆژەی نیشتەجێبوونی کورستی لە شاری سلێمانی. پرۆژەکە لە ساڵی 2013ەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاری جێبەجێکردنی بۆ دەرچووە و دەستکراوە بە جێبەجێکردنی. بەڵام ئەوەی جێگی پرسیارە ماوەی 9 ساڵە پرۆژەکە بە تەواو نەکراوی ماوەتەوە و ئەمەش بووەتە هۆی ئەوەی بەشێکی زۆری پرۆژەکە بەرەو لە ناوچوون و وێرانبوون بچێت. لە هەمان کاتە نیگەرانی زۆری دانیشتوانی پرۆژەکە و سنوورەکەی لێکەوتۆتەوە لەبەرەوەی کە قوتابخانەکە بە تەواو نەکراوی ماوەتەوە و ئەوان ناچارن مناڵەکانیان بۆ خوێندن بنێرنە شوێنێکی دوورتر. لە 2014ەوە ڕاگیراوە هۆکەی نازانین چی یعنی بەڕاستی ئەم شوقانە پڕە لە مناڵی فەقیر و هەژاری ئینسانی دەوڵەمەنی تیانە هەمووی بۆیە ڕوومان کردوتە ئەم شوقانە هەمووی فەقیرین هیچ مەکتەبێ لەم نزیکانەی ئێمە نییە دوور لە شوقەکانە یان چوارچرایە یان چوارباخە دوورەکەونە هەمووی پاسیان بۆ گیراوە. مسێ مناڵەمەیە هەرسێکی 100,000ەکە 100,000 بۆ مناڵەکان مەیەم ئەگەر ئێرە مەکتەبەکەی تیابێ ئەوە ئەو 100,000 گەڕێتەوە بۆ خۆم جاتیاتی کرێ چییە پارەی پاسەیە کوڕەکەم ڕۆشتۆ بۆ ئەو بەرەوە پاسەکە دواکەوتۆ ناتۆ بە دوایە دایکە خەریوە سارە لێم بە هەمووی بێزارە لێ حەزەکەی بڕۆ شوقە بە شوقە بگەڕێ ماڵ بە ماڵ بگەڕێ هەمووی بێزارە لێیان کەس جواب نایەتەوە بەخت بەکێ بڵێ کێ تەواویکە کەس نیکە داواکاریم ئەوەیە ئەو مەکتەبە تاو کرێ مەکتەبەکە تاو کرێ و هەمووی نەجاتێ بە لە پارەی پاس هێ ئیمکانیەتی نییە. دانیشتوانی سنوورەکە داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێک لە مناڵان و دانیشتوانی پرۆژەکە بدەنەوە و ژیانی مناڵانی ناوچەکە لە مەترسی پەڕینەوە لە جادەکان ڕزگار بکرێت لەلایەکی ترەوە ئەو بارگرانیە کەم بکرێتەوە کە لەسەر شانیان دروست بووە لە ڕووی تێچووی هاتوچۆکردنەوە. ئەبێ بڕۆن لەو شەسیە پەڕ نە ئەو بەرەوە ئیتر ئەوە مان و نەمانە لەو تۆزە هاچنە ئەو بەرەوە وەڵاهی ینی وەکو شەڕەگولە وایە لەوێ مناڵیشە نازانێ چەند حادیسە بۆ لەو ناوە زۆر خەتەرە و هیوادارین حکوومەت ئابڕێباتەوە لەم خەڵکە لەم فەقیر و هەژارە. سنوورەکە بە نزیکەی 6,000 خێزانتیای دانیشتەجێن و بە هەزاران مناڵ قوربانی دەستی تەواو نەکردنی ئەو قوتابخانەیەن لایەنە پەیوەندیدارەکانیش دەڵێن بۆ تەواوکردنی پرۆژەکە لە ئێستادا هیچ هیوایەکیان نییە. لە ئێستاە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی زەڕورترین ناوچەیە کە قوتابخانەی پێویستە لەبەر ئەوەی پرۆژەی لوبناسیتیمان هەیە لەویا پرۆژەی سائیبستیمانەیە پرۆژەی ئەوە کورسیتی یەک و کورسیتی دوو چەنگەڕێکێکی تازە لەو ناوچەیە هیچی قوتابخانەی نییە وەزارەتی خۆمانمان بە نووسرا و ئاگادار کردوتەوە تا ئێستا بەداخەوە هیچ شتێک نەبووە بۆ تەواوکردنی پرۆژەکە بڕیارێک دەرچوو بۆ تەواوکردنی با بڵێن نزیکەی 12 قوتابخانەمان هەیە کە کارکردنیان یعنی لە 170 بەرەو سەرەوەیە ئەوە لەسەر داوای سەرۆکی حکوومەت بوو کە ئەو لیستەمان بۆ نار 12 قوتابخانەی سنووری سلێمانی لە خۆیە گرێبەست بەداخەوە کورسیتیانە لە بەری کورسیتی بودجەکەی جیایەوە گرێبەستەکەشی هەڵوەشاتەوە. هەڵوەشاندنەوەی گرێبەستی ئەم قوتابخانەیە لە چوارچێوەی بڕیارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندا بووە لە ساڵی 2014 بە پێی بڕیارەکە ئەو بەڵێندەرانەی ناتوانن بەهۆی قەیرانی داراییەوە پرۆژەکانیان تەواو بکەن دەتوانن گرێبەستەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەڵبوەشێننەوە.
ئێستاش دانیشتوانی سنوورەکە هیوادارن تا دەستپێکردنی ساڵی نوێ خوێندن حکوومەت بتوانێت پرۆژەکە تەواو بکات و ژیانی منداڵانی دانیشتوانی سنوورەکە لە مەترسیەکانی هاتوچۆ ڕزگار بکەن. ئەمە لە کاتێکدایە بە وتەی بەرپرسانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی تێچووی پێویست بۆ تەواوکردنی پرۆژەکە تەنها 1.69 ملیۆن دینارە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەر سەبارەت بەم پرۆژەی قوتابخانەکانی شاری سلێمانی دەچینە لای پامنێرمان سنوور کەریم لە سلێمانی. سنوورم کاتت باش، با لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە هەندێک لە دانیشتوانی پرۆژەی نیشتەجێبوونی کورتسیتی دەڵێن خۆیان خەرجی قوتابخانەکەیان لە ئەستۆ گرتووە، لەگەڵ ئەوەشدا جێبەجێ نەکراوە. ئایا لەم بارەیەوە چی هەیە؟ زانیاری چییە لەم بارەیەوە؟ زۆر سپاسم کاتتان باش. طبعا ئەوە ڕاستە، زانیاریی دروستە بەپێی بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو پرۆژانەی کە لە چارچوبەی شاری سلێمانیات هەرێمدا بڕیاری یاخود مۆڵەتی جێبەجێکردنیان هەیە، کاتێک پرۆژەکە دەست بە جێبەجێکردن دەکرێ، یەکێک لەو کارانە، یەکێک لەو مثلا بابەتە مادیانی کە لەسەر دیار کابە مەسەلەی خزمەتگوزاریە. قوتابخانە شتێکێکە لە خزمەتگوزاری لەناو خزمەتگوزاریی سەرەتایی لەناو پرۆژەکانی نیشتەجێبوونە. طبعا لە ڕووی تێچوون و تێچووەکەی لەسەر هاوڵاتی حساب کراوە. دەکرێت بۆ نمونە هەر هاوڵاتێک لە نزیکەی 4 بۆ 5,000 دلاری لەسەر حساب کرابێت، کاتێک یەکێک لە سەرەتاییترین خزمەتگوزاریەکان کە قوتابخانەی پێویستە لەناو پرۆژەکەیان هەبێت. بەڵام بەداخەوە من لە راپۆرتەکەی ئاماژەم پێ کرد یەکێک لە بەڕۆستترین پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان و دیاریکراویش لە شاری سلێمانی ئاوری لێ نەدراوەتەوە پرۆژەی قوتابخانەی بنەڕەتی کورسیە کە 27 ساڵیە، ماوەی زیاتر لە 8 ساڵە پرۆژەکە ماوەتەوە. 6,000 خێزان بە نزیکەی مناڵەکانیان بێ قوتابخانە، بەداخەوە تا هەم لە ڕووی مادیەوە لەڕووی قوتابەکانان لێرە ناوچەی دوورتر، لە ڕووی تێچووی مادیەوە ئەرکێکی زۆر و لۆبێکی زۆریان لەسەر دروست بووە. لە لایەکی تریشەوە ئەوەی کە زۆر گرنگە باسی پێوەکەی مەترسی ژیانی ئەو مناڵانەیە لەبەرەوەی کە جادەی شەخصی هەیە کە جادە سەرەکیترین جادەیە لە شاری سلێمانی، مناڵەکان بەشێکی زۆریان لەو جادەیە پێی بچنە مەکتەبێکی تر. یعنی ئەوەی کە جێگەی داخەم دانیشتوانی ئەو پرۆژەیە بە ڕێژەیەکی زۆر بەشار بۆیە ناچار زۆر جار مناڵەکان پایستی دەکارهێنن یاخود جار بەپێ فەرماوەکەمە حادیثە کارەکاتی مخاطبای دەدرێت. بەڵێ باشە سنوور، کاربەدەستان لەم بارەیەوە چیەڵێن؟ ئایا لە بەرنامەیان ئەم پرۆژەیە تەواو بکەن یان نایان ئیتر دەستی لێ هەڵەگرن؟ طبعا لەڕابردوودا لەبەرەوەی لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی گەورە دروست بوو بەهۆی شەڕی داعشیشەوە بە تایبەتی و قەیرانی کردنەوەدا، وەلەو لە ئێستادا ڕێژەی بووکە لە نرخی 90% قەیرانی دارایی کە هەستێکی زۆر کۆتایی پێ هاتووە، بەڵام بەداخەوە دەیان پرۆژە لە هەرێمی کوردستاندا بەم شێوە بەخاڵکراوی مانگەکەوە کەنی سەردەمی شەڕی داعشی سەرۆبانی قەیرانی دارایی. کاربەدەستان ئەوەی کە من قسم لەگەڵاکردن کە ئاسێکی زۆر دێهیوان لە تەواوکردنی پرۆژەکە. طبعا من لەجارە یەکێک لە بەرپرسانەوە ئەو زانیاریم وەرگرت کە طبعا ڕاجیاوازە بوو لەسەر بابەتەکە. یەکێک لە بەرپرسانی وەزارەتی پەروەردە ئاماژەی بۆ کرد لە لای من کە گوایە خاوەنی کۆمپانیاکە داوا دەکات پرۆژەکەی بۆ بکرێتە مڵکی خۆی بۆ ئەوەی بکاتە خوێندنگایەکی ئەهلی، واتە خوێندکارەکان بەکارەکەدا بخوێنن. طبعا خەڵکی ئەو سنوورەش خۆمان دەزانین ئاماژەم پێ کرد کە خەڵکی هەژارن شیرن ناتوانن کارە بن، بۆیە تا ئێستا بابەتەکە بە هەڵواستراوی ماوەتەوە. لە ئێستادا ئەوەی کە من قسەم لەگەڵ بەرپرسانی وەزارەت بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کرد ئاسۆی چارەسەری بەداخەوە ڕوون نییە، هیچ هیوایەکیشیان نییە بۆی کە بەم نزیکانە بتوانن هەواوی بکەن، وەلەو ئەڵێن پێمە گوایە نیشامان ئاڵاتی وەزارەتی گەیشتمان لەسەرکردۆ، بەڵام لە ئێستادا پێم وانییە بتوانن. بەڵێ سنوور کەریم، سپاس دەکەین. گەنجێکی بەهرەمەند لە هەڵەبجە پرۆژەیەکی پەروەردەی گرنگ بۆ خوێندکاران لە سەرجەم قۆناغەکانی خوێندنی بنەڕەتی و ئامادەیی بەبێ بەرامبەر پێشکەش دەکات. ئەو گەنجە خۆی بەشی زانیاری تەکنۆلۆژیای تەواو کردووە. گەنجێکی هەڵەبجەیە و دەرچووی بەشی ئایتیە. ئەو وێبسایتێکی تایبەتی بە پرۆسەی خوێندن لە قۆناغی یەکی بنەڕەتیەوە تاوەکو 12 ئامادەیی دروست کردووە کە وێبسایتەکە بەبێ بەرامبەرە و
چەندین تاقیکردنەوە پرۆسی ڕاهێنان و ڕێگای فێربوونی بۆ خوێندکاران خستووەتە ڕوو. ئێستاش وێبسایتەکەی بەبێ بەرامبەر ستووەتە خزمەتی خوێندکارانەوە. ڕاستێکی لە فکرەی دروستکردنی ئەم وێبسایتە سەرەتا بەو جۆرە هەڵ مێشکمان کە خۆم قوتابی بووم لە پۆلی 6 ئامادەیی بە دوای وێبسایتەکە ئەگەڕام کە کاتم بۆ بگەڕێنێتەوە کە بتوانم بە ئاسانی ڤیدیۆکانم دەستکەوێت کە بتوانم بە ئاسانی کتێبەکان یان مەرجەمەکانم دەستکەوێت یان بتوانم بە ئاسانی تاقیکردنەوە بکەم تا ئاستی خۆم بزانم ئەتوانم لە ئیمتیحانی وزاریا بەشداری بکەم یاخودنا یاخود پرسیارێکم بۆ دروستە بوو ڕاستەوخۆ ئەمویست پەیوەندیەکەم بە مامۆساکانەوە بەڵام نەمەتوانی. وێبسایتی زانستگا لە 6 بەش پێگاتووە کە سەرجەم بەشەکان پێکدێن لە پرۆسی ڕاهێنان و گەشەدان بە زانیاریەکان کە گرنگترین بەشەکانی تاقیکردنەوەی خوێندکارە لەلایەن خۆیەوە. تایبەتمەندیەکانی وێبسایتەکەی ئێمە لە چەند بەشێک پێکدێت کە لە پۆلێکی سەرەتاییەوە هەتاکو پۆلی 12 ئامادەیی تێدایە کە لە 6 بەش پێکدێت کە بەشی ئامۆژگاری کە 2 بەشی لێبێتەوە و بەشی منداڵان و بەشی پۆلی 12 و هەروەها بەشی تاقیکردنەوەکانی تێدایە و هەروەها بەشی پەیوەندیکردن بە مامۆساکانی تێدایە کە لەبەر ڕاستەخۆ توانێت پەیوەندیکە بە مامۆساکەوە و هەروەها بەشی زانکۆیلانی تێدا پڕکردنەوەی فۆرمی زانکۆیلانی دوای قۆناغی 12 ئامادەی بێ بەرامبەر فۆرمی زانکۆیلانی بۆتە لەبەر پڕەکرێتەوە. ئەگەر خوێندکارێک کتێبەکانی پرۆسەی خوێندنی ساڵێکی نوێی بوێت یاخود بیەوێت لە ڕێگەی ڤیدۆوە پرۆگرامەکان لە وەرزی پشودا بخوێنێت دەتوانێت لە وێبسایتەکەەوە وەریان بگرێت. وەکو کتێبەکان هەموو کتێبەکانی زیاد لە قۆناغی یەکی سەرەتاییەوە هەتاکو 12 ئامادەیی بۆ نمونە ئەگەر قوتابیە کتێبێکی دەست نەکرد لە مەکتەب یان لێون بوو ویستی دیسانەوە وەریگرێتەوە ئەتوانێت لە ڕێگەی وێبسایتێکی ئێمەوە بچێت ڕاکێشیان هەر ڕاستەخۆ لە ناو وێبسایتێکی ئێمەوە سەیری بکات و هەروەها بۆ تاقیکردنەوەکان قوتابی چەند جار بێ ئەتوانێت تاقیکردنەوە بکات چەند جارویستی لەسەر بێتوانێت تاقیکردنەوە بکات ئەتوانێت ئاستی خۆی دڵنیا کاتەوە لەسەری. محەممەد بادین دەیەوێت لە داهاتوودا سیستەمی زمانی ئینگلیزی لە وێبسایتەکەدا جێگیر بکات ئەو کات خوێندنی پیشەی و شێوەزاری کورمانجیش بۆ وێبسایتەکە جێگیر بکات. ئەو تۆڕێک لە مامۆستایانی کردووەتە ئەندامی وێبسایتەکەی کە ئامادەن بەبێ بەرامبەر وەڵامی پرسیارەکانی خوێندکارەکان بدەنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ناغی یەکی بنەڕەتیەوە تاوەکو 12 ئامادەیی دروست کردووە کە وێبسایتەکە بەبێ بەرامبەرە و چەندین تاقیکرد پێشبرکیا نەشت برۆیە مەزن یاساڵانە لە بریتانیا بە مەشەکی لە کۆلانین سەرەکە بەربچەمێک و بەریکانی لێ تێ ئەنجامدان دەست پێ کرد. پاژە 2 ساڵ دابڕان لەم فیستیڤاڵە بەهۆی پەتای کۆڤیدەوە شارۆچکەی مێژووی کراینسبۆرۆ لە یوراک شەهیر پێشوازی لە تیمەکانی سەرتاسەری ئینگلتەرا کرد بۆ پێشبڕکەی ساڵانەی پێخەف لە ڕۆژی شەمەدا. بەشێکی پێشبڕکیەکە پۆشینی جلوبەرگی سەردەمی پاشایەتی بوو، بەشێکی دیکە تاقیکردنەوەی یاریە سەختەکان بوو. پێشبڕکەی گواستنەوەی پێخەف بۆ یەکەم جار لە ساڵی 1966دا بەڕێوە چووە بە مەبەستی کۆکردنەوەی پارە بۆ ڕێکخراوە خێرخوازیێنە و خۆیەکان. زۆر خۆشە کە گەڕاینەوە لە 2 ساڵی ڕابردوودا ئەومان نەبووە بۆیە وەک ئەوە وایە ئاسایی بوو بێتەوە زۆر نایاب و سەرنجڕاشێشە ڕوخساری دڵخۆشی خەڵکەکە هاند دەدا و دەستڕادەوە شێنن پاشان هەوڵ دەدەن هەناسە بدەن هەر وەک چۆن دەپەڕێتەوە لە ڕووبارێک و گوریسەکەت بەدەست گرتووە و بە سنگەمەلەمەلە دەکەیت زۆر خۆشە. لەسەر ڕێڕەوێکی نزیکەی 4 کیلۆمەتر لەسەر شقامەکان ساز دەکرێت دواتر لە کۆتاییدا بە ڕووباری نیدا دەپەڕنەوە. لە ساڵانی 1972 1990دا 2 جار ناچار بوون واز لە پەڕینەوەی ڕووبارەکە بهێنن کاتێک بارانێکی بەخوڕ دای کرد و بوو بەلافاو. پێشبڕکێکە زۆر گەورە بوو زۆر کەس لەوێ بوون پشتیوانیەکە زۆر گرنگ بوو پێم وایە هەموو ڕێکخراوە خێرخوازیەکان دڵیان بەمە خۆش بوو هەندانی ئەو خەڵکە ئێمەی هێشتەوە زۆر خۆش بوو. GH برۆکس خێراترین تی بوو لە خولی ساڵی 2022دا بە خێرایی 12 خولەک و 59 چرکە توانیان یەکەم بن و بە دەوری یاریگاکەدا سوڕانەوە. بەردەوام دەڵێم نەخێر زۆر باشە کەواتە مەبەستم ئەوەیە تەنها میزەکەی تۆزێکی ماوە نیوەی ماوە ئەی ساڵی داهاتوو چی بکەین؟ یانەی وڵی وەڵرز خێراترین تیپی خانمان بوو بە 15 خولەک و 50 چرکە ماوەکەیان بڕی هەروە خەڵات بۆ باشترین تیمی جلوبەرگ و باشترین جێگەی ڕازاوە دابشکرا و ڕێزێنانی تاکە کەسی بۆ خێراترین تیمی منداڵانی کوڕان و کچان دیاری کرا. پیڤیا دەمێن خۆش هەتا بەرنەمە سبەهی یا کورت کونەکشن هەرشاد و بەختەوەر بن بە دوعا کاتێکی خۆش هەرشاد بن.